سەبارەت بە ئەو زیانەی لە قەڵای شێروانە کەوتووە، دیارە ئێمە چەند وڵاتێک وەکو بەریتانیا کە زانکۆی کلاسکۆ هاتن، هەروەها تورکیای هەر وعدی دابوو و عێراقی نوێنەری تایبەتی بەڕێز عەبادیش هاتە ئێراکە، دواتریش بەڕێوەبەرایەتی شوێنەواری دیالە هاتنە ئێراکە و لەگەڵ چەند فەرمانبەرێکی وەزارەی محەلی ئەوێ حکومە محەلی بەغا، یعنی وعدی زۆریاندا دەستکەنە نۆژەنکردنەوە، هاوکارمان بن لە نۆژەنکردنەوەی ئەمانە. بۆیە هیچی تاوەکو ئێستاکە وەکو پێویست وەکو حەقیقەت نەهاتوونەتە پێشەوە. هەرچەندە ئێمە بەردەوامیشین لەگەڵیانە لە تەلەفۆنکردن و لە پەیوەندیکردن پیانەوە، بەڵام تا ئێستاکە هیچ نەبووە. و دیارە ئەمەیشە تەنها ئەم قەڵای شێروانە، ینی لەبەرەوەی شوێنێکی شوێنەواریە، کارێکی هەروە ئاسان نییە لە خۆت و دەستکەی بەکارکردنی، و ئێمەیشە تاوەکو نەتیجەی نهایی لەوانە وەرنەگری ناتوانین، لەبەرەوەی ئێمە ناتوانین هەموو ڕۆژێ دەرخسێ بکەین و تێکەڵ بێت و ئەمانە. دیارە چاوەڕیانیانەکەین تاوەکو دوای تا دوای ینی سەر ساڵی نوێ کە چوونە ساڵی نوێەوە، ئێمە لەو کاتە ناچارە بین خۆمان دەرخسەیەکی بۆ بکەین و لە ڕێگەی وەزارەتی خۆمانەوە بەڕێوەبەرایەتی گشتی و دواتر وەزارەتی شارەوانی حکوومەتی خۆمانەوە هەوڵ دەدەین. خۆتانیش دەزانن حکوومەت لە قەیرانێکی سەختایە.